دوای ئەوەی کە ئەم نەخۆشخانەیە لە شاری سۆران لە دەڤەری سۆران کرایەوە بەڕاستی ینی گرنگجی تایبەتی خۆی هەبوو لەبەر ئەوەی ئەو نەخۆشانەی کە لەمە و پێش دەنێردرانە خەستەخانەکانی هەولێر لەمە و دوا لە سۆران داخل دەکرێن و کە ئەمەش بەڕاستی هەم لە ڕووی ئابوووریەکە و هەم لە ڕووی تەندروستی نەخۆشەکە و مەترسی نەخۆشەکە بەڕاستی گرنگجی تایبەتی خۆی هەبووە و باری ئابووریشی بۆ ئێمە لەسەرشانی ئێمە و ئەرچی کارمەندانیش کەمتر دەکاتەوە بۆیە ئەم نەخۆشخانەیە گرنگجی تایبەتی خۆی هەبوو لەم دەڤەرە بەڕاستی و لە ڕووی گرنگجی و هەم لە ڕووی ئابوووریەوە بۆیە ئێمە ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە هەولێرە لێرە داخل دەکرێن و چارەسەر دەکرێن و نزیکەی لە هەر لە سەرەتایەوە کە لە 11 نوێەوە ئەم نەخۆشخانەیە کرایەوە نزیکەی تاکو ئێستا 65 نەخۆش داخل کرایە و هەروەها 45 نەخۆشیان عیلازی نەخۆشەکەیان وەرگرتی و ئێستا خۆشبەختانە لە ماڵەوە.